ئیریک لویسی پارێزەری مافەکانی مرۆڤ سەرنجی بۆ راپۆرتی کۆمەڵەی نێودەوڵەتی تایبەت بە زیندانیکردنی ناڕەوا ڕاکێشە کە تێیدا پێشێلکاریەکانی پێچەوانەی ڕێکەوتنامە و پێوەرە جیهانیەکان لەوانەش ئەشکەنجە و مامەڵەی ئابڕوبەرانە و گرتنی ستەمکارانە و جیاکارانە لەسەر بنەمای ئاین و ڕەگەز لەلایەن ئەمریکاوە تۆمار کردووە. لویس کە هاوکات ئەندامی ئەنجومەنی کارگێڕی ڕۆژنامەی ئیندیپێندنتی بەریتانیشە لەبارەی ئەبوو زوبەیدەوە نووسیویەتی زەین العابدین محەممەد حسێن ناسراو بە ئەبوو زوبەیدە هاوڵاتیەکی فەڵەستینیە و لە ئاداری 2002دا دەستگیر کراوە. 83 جار ئەشکەنجەی نقمکردنی لە ئاودا دراوە، چەندین جاریش خراوەتە نێو سندوقی تەنکتر لە سندوقی مردوو، بێبەش کراوە لە خواردن و خواردنەوە و چاودێری پزیشکی، توندوتیژی سێکسی بەرانبەر کراوە. ئەوە جگە لە چەندین جۆری دیکەی ئەشکەنجەی درندانە کە سیخوڕانی ئاژانسی دەستگای هەواڵگری ناوەندی لە گرتوخانەی گوانتانامۆ لە دوای 11 سێپتەمبەری 2001ەوە دایان هێناوە. نووسەر دەڵێ لە دوای ئەو ئەشکەنجە درندانەیە حکوومەتی ئەمریکی لە ساڵی 2008دا دانی ناوە بەو ڕاستیەدا کە ئەبوو زوبەیدە ئەندامی ڕێکخراوی قاعیدە نەبووە وەک ئەوەی لە سەرەتای دەستگیرکردنیدا ئاماژەی پێکراوە، کەواتە دەبوو لە دوای 6 ساڵ ئەو حکوومەتە داوای لێبوردنی لە ناوبراو بکردایە و بیگەڕاندایەتەوە بۆ وڵاتی خۆی. جا ئەگەر جۆرج بۆشی کوڕ ئەوەی نەکرد دەبوو باراک ئۆباما یان سەرۆکی ئێستا جۆ بایدن بیکردایە، کەچی دوای 22 ساڵ لە زیندانیکردنی ناڕەوا هێشتا ئەبوو زوبەیدە لە زیندانی گوانتانامۆدا بەبێ تۆمەت و دادگایی لە بەندیدا ماوەتەوە. نووسەر ئاماژە بەوە دەدات کە کۆمەڵەی نێودەوڵەتی تایبەت بە زیندانیکردنی ناڕەوا گەیشتوتە ئەو ئەنجامە ڕوونەی کە گرتنی ئەبوو زوبەیدە بە پێی یاسای جەنگ و یاسای مرۆیی نێودەوڵەتی هیچ پاساوێکی نەبووە، تەنانەت ڕێگە بە ناوبراویش نەدراوە لە بەردەمی دادگایەکدا گوێ لە وتەکانی بگیرێت و ڕەخنە لە گرتنەکەی بگرێت. ئیریک لویس جەخت لە ستەمکاری گرتنی ئەبوو زوبەیدە دەکاتەوە کە هیچ ئاماژەیەک بۆ بەردانی ناکرێت. دەڵێ ئەمە پێشێلکاری بنەماکانی مافە شارستانی و سیاسیە نێودەوڵەتیەکانە کە ئەمریکا لە ساڵی 1992دا واتە 10 ساڵ بەر لە گرتنی ئەبوو زوبەیدە واژۆی کردووە. کۆمەڵە نێودەوڵەتیەکە ئاماژەی بەوە کردووە کە ئەبوو زوبەیدە بۆ یەکراوەتە ئامانج لەبەر ئەوەی لە کەمینەیەکی ئاینی و ڕەگەزی جیاواز بووە. ئەو دەستگیرکردنە دوور و درێژە بەرنامە بۆ داڕێژراوە و بێبەشکردنە پێشێلکاری یاسایی نێودەوڵەتیە کە دەچێتە خانەی تاوانە دژەمرۆیەکانەوە. ناوبرا بە باسکردنی راپۆرتەکە دەڵێ ئەوە یەکەم جارە راپۆرتێکی نێودەوڵەتی ئاماژە بەوە دەکات یەکێک لە دامەزرێنەرە سەرەکیەکانی نەتەوە یەکگرتوەکان کە مەبەستی ئەمریکایە مەترسیدارترین هەڵە دژی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەنجام دەدات. ئەم راپۆرتە ڕێژەی بنەمای ئەخلاقی بزربوومان نیشان دەدات کە مرۆڤەکان بەو شێوەیە و بە بێبوونی هیچ تۆمەتێک دەستگیر دەکرێن کەچی لە دوای پوچەڵکردنەوەی تۆمەتەکانیش ستەمکاریەکە هەر بەردەوام دەبێت لەبەر ئەوەی ستەمەکە ئاڕاستەی موسڵمانان و بیانیەکان کراوە. دوجار دەڵێ ئەوە ئەمریکا بێت و دەسەڵاتێکی خاڵی لە ئەخلاق بەڕێوەی ببات چ مانایەکی بۆ هاوڵاتیان و سیستمی جیهانی هەیە.